من لە ساڵی 1954 لە نوویسیا لەدایک بووم لە بواری کشتتوکاڵیایشم کرد لە دەی حوتی 75 دامەزراوم لە دایرەی زەراعە لە یەکی 1970 پەیوەندیم کردو بە نەمامگەی سەرچناوەکو لێپسرا و ماوەی 28 ساڵە زیاتر لەم بوارە نەمامگەی سەرچنار کار دەکەم. نەمامگەی سەرچنار نەمامگەیەکی زۆر کۆنم لە ساڵی 1948 دامەزراوە. ئەم نەمامگەیە بیدار کە دامەزرا لە پێشەوەی کە غابات بێ مدیرێت نەمامگاکە دابەزراوە کە دامەزرا لەسەر ڕوبەری دەدوێنم بوو. لەسەر ڕوبەری دەدوێنم بوو بەڵام ڕاستی کە پێداویستی نەمام و شت زیاد کرد و زانیمان پێداویستەکان زیاترە لەم بەرەوە باخێکی ویزگەمان هەبوو وزگەی باخی سەرچنار ئەم ڕوبەرەی کەشیان 30 دوێنمە خستمانە سەر نەمامگاکە لە ساڵی 1970 بوو بە 40 دوێنم. ئێستا ڕوبەری نەمامگاکە 40 دوێنمە. ئەم نەمامگەیە لە دوو وەرزدا نەمان بەرهەمێنێ ئەوی شامپیۆنە وەرزی پاییزە ئەوی کە شامپیۆنە وەرزی بەهارە تەمان وەرزی پاییزەکە باشترە زۆربەی بەروبوومەکەمان ئەخینە وەرزی پاییزەکانەوە ساڵانە ئەگەر پێداویستەکانمان بۆ دابین بکرێت ئەتوانین لە 500,000 تا 750,000 نەمام دابین بکەین بۆ پرۆژە دارستانەکانی سەر بە بەڕێوەبەری دارستان و پاوەند بۆ هاوڵاتیان بۆ ئەو شوێنە گشتەکان وەکو خەستەخانە و قوتابخانە و خوێندنگاکان کە پێویستیان پێبێ ئەمانە بگوێ بەرامبەر نەمامەکانیان نەدەین. ژمارە زۆرەی نەمامی ئێمە بە هاوڵاتیان سەرف نابێ ئێمە پێویستمان بە پرۆژەکانمان پرۆژە دارستانەکان زۆر پێویستێکە بکەونەوە گەڕ بۆی ئەم نەمامانەیان بۆ ئینتاجکەین و بیانێ بیچەنن. ئێمە ساڵانە 400-500 نەمامە چۆ دەرەوە ئێستا 50-60 نەمامە ڕوات ئەوی هاوڵاتیان نەیبن دەتوانن بڵێن پرۆژەکانی حکومی خۆمان لە ساوا چوارە. پرسیارەکە زۆر ژێگای خۆیەتی ئەمەش زۆر هاوارمان کردەوە زۆر داواکاریشمان کرد داواکارەکانیشمان هەموو لە لای خۆیانە بەڵام بەداخەوە ئەم برادەرانی ئێمە هیچ شتێکیان لە شوێنی خۆیانە نەبووە. دائیمەش ئێستا بڵین بۆ نمونە لە بواری دارستانە لای خۆی شێک بنێرنە دەرەوە کە ئەو لەو شوێنە ئیشەکات بەعکسەوە شوێنێکی ئەنێرن کە هیچ پەیوەندێکی بە ئیشەکەی تۆ نییە کە هیچ شاردای وەکە ئەشێتە ئەوێ ئەو هەموو مەبەستەوەی ئیفادە بچێت شوێن بینێت و بێتەوە مەبەستەوە نیە بێ خزمەتکار مەبەستەوە نیە ئەو زانیاری کە هێنایەتی لێ بە ڕۆژێ نەماندیەوە یەکێ بێ زانیارێکی بۆی مە باسی بڵێم فلان دەورەم دیوە لە فلان شوێنە من نەمتەمەنە درێژەی خۆمان کە 44 ساڵ خزمەتمێ نەمدی یەکێ بێ بڵێ ئەوە عیلمی تازەمان هەیە ئەوە شتەوێ با فێرتان بکەین.